یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبی ئایندەی کوردستان نزیکەی مانگێکە هەنگاوەکانی یەکگرتنیان دەست پێ کردووە و لە ئێستاشدا لە قۆناغی کۆتایی پرۆسەکەدان. حیزبی ئایندە دوایەمین پلینۆمی خۆی ئەنجامدا و بە کۆی دەنگ بڕیاریاندا لەگەڵ یەکێتی ببن بە یەک حیزب و ڕێکەوتنامەی یەکگرتنیان لەگەڵ یەکێتی پەسەند کرد. چەتی خۆ ئێمە جا ناکاتەوە لە خۆی ئەمە مێژۆکی هاوبەشمان هەیە لە خەبات و تێکۆشان بەیەکەوە شۆڕشی 76 هەڵگی ساندووە لە زۆربەی وێزگەکانی خەبات و تێکۆشان بەیەکەوە بوون. ڕاستە لە هەندێک وێزگە کێشەمان هەبووە ناکۆچیمان هەبووە بەڵام ئەمەی ئەمڕۆ نەک کۆتایی بە ناکۆچیەکان دێنی بە پێچەوانەوە دەمانکاتەوە ئەو حیزبەی جاران. بە پێی زانیاریەکان قادر عەزیز سکرتێری حیزبی ئایندەی کوردستان دەبێتە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی و دوو ئەندامی سەرکردایەتیشان دەبێت. هەروەها چەند پۆستێکی دیکە بۆ ئەندامانی حیزبی ئایندە لە ئۆرگانە جیاوازەکانی یەکێتیدا دیاری کراوە. بەنسبەت پۆستەکان ئەو پۆستانێک کە ئێمە داوامان کردو بۆ هەرمووی پەسەندیان کردووە لایەن برادرانی یەکێتی هەمویان پەسەند کردووە و ئێستاکەش بەڕاستی من ناتوانم ژمارەی پۆستەکان و ئەوان بەڵام لە هەموو شوێنێک جێمان کراوەتەوە لە مەکتەبەکان لە مەڵبەندەکان لە کارژێر مەڵبەند جێگر مەڵبەند تا دەگاتە ئەندام کۆمیتە تا دەگاتە ئەندام کەرتی ڕێخستن ئەندام پۆل هەمووی لە هەموو دام و دەستگاکان. دوایەوەی حیزبی زەحمەتکێشان بوو بە دوو بەشەوە ساڵی 2012 قادر عەزیز حیزبی ئایندەی کوردستانی دامەزراند. ساڵی 2013 بەشداری هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانی کرد بەڵام نەیتوانی هیچ کورسیەکی پەرلەمان بەدەست بێنێت. بابانە نۆری ناڕتی سلێمانی